سەبارەت بە گوڵ مشتریەکان دوو جۆرن هەیە گوڵی وەرزی دەوێ مەسەلەن گوڵەکان بەس بەهاری بن هەیە حەزی لە گوڵی چاروەرزیە بۆ یەک جار بیچێنیت و جارێکتر نەیچێنێتەوە گوڵی چاروەرزیمان زۆرە بۆ نمونە داوەدیە بەیبی ڕۆژە ئەو جۆرە گوڵانە بۆ ئێرە دەگونجێن و چاروەرزن و بەقوەتیشن زۆر ئێستا کاتی گوڵ فرۆشتنە و موسیمی گوڵانە دەبێت گوڵەکان خزمەتکەن بەیانیان بین بیکەینەوە خزمەتی گوڵەکان بکەین ئاویان بدەین نابێت تێنی بن و ئەو گوڵانێک کە پێویستیان بە بەر ڕۆژە دەبی بیان هینە دەرێ لە بەر ڕۆژیان دابنین و ئەوە کە کاتێک پێویستیان بە ڕۆژێ نەما دەبی بیان بین لە ژوورێ دانین جێگامان هەیە تایبەت بە زەوی ئەم گوڵە. ناکۆچە لاوەکیەکان وەلا بنین و هەوڵ بدەین پێکەوە توانین گرە و لەسەر بەدیهێنان و دەستەبەردنی بە ناوی یەکێک لە ژنە تێکۆشەر و شۆڕژێڕەکانی ئێمە کە ئەویش ناهیدە محەممەد محێدینە. ئەم بەخشی بە ناوی ئەوە ناوناوە چوارڕێیانی ناهیدە سۆفی. ناهیدە سۆفی کەسێکە کە ئێمە ئێستا قەرزی ئەینەوە ئەو قەرزە کە لەسەر شانمانەوە ئەو ژنە تێکۆشەرانەی مێژوو بۆ حەبسەخانی نەقیب و خانزاد و ئێساش ئێمە لە بەردەم حزوری ناهیدە سۆفیا ئەوەسین و ڕێزی لێنین کە ئەم باخشەی بەناوە ئەنین. خۆشحال بووە هەم خەباتی چینایەتی و بە ناهیدە سۆفیا بە سیمبولی خۆپیشاندانەکە بەڕێکەوت پیرەمێردی شاعیر لە بەردەمی دوکانی حەمە سەعید خەیاتە ئابێت بکو لە دیوانەکەیان نووسیوێتی ئیتر کەوت دیمە نابینی بۆ شەو شعری نەورۆزە نووسێت. Nada, estamos aquí de la inauguración de la exposición de Jesús Curia. Es un escultor que trabaja con nosotros hace como 20 años. Lo que pasa es que nunca había hecho una exposición individual. Es la primera exposición individual que hace aquí en Madrid. Son esculturas en bronce y en madera. Él ha hecho muchísimas exposiciones, ferias por todas partes del mundo. Y la verdad es que es la primera vez que reúne 32 piezas en una galería. Bueno, pues es una exposición de escultura, hay piezas completamente nuevas o del último que he hecho y algunas piezas un poco más antiguas que considero que merecen la pena ser expuestas otra vez, ¿no? Y me parecen muy interesantes. Pues la verdad es que sobre todo trabajo con el extranjero. Esta es la primera vez que en muchos años que hago una exposición en Madrid, la verdad. He hecho sobre todo fuera. سەبارەت بە گوڵ مشتریەکان دوو جۆرن
هەیە گوڵی وەرزی دەوێ مەسەلەن گوڵەکان بەس بەهاری بن هەیە حەزی لە گوڵی چاروەرزیە بۆ یەک جار بیچێنیت و جارێکتر نەیچێنێتەوە گوڵی چاروەرزیمان زۆرە بۆ نمونە داوەدیە بەیبی ڕۆزە ئەو جۆرە گوڵانە بۆ ئێرە دەگونجێن و چاروەرزن و بەقوەتیشن زۆر. ئێستا کاتی گوڵ فرۆشتنە و موسیمی گوڵانە دەبێت گوڵەکان خزمەتکەن بەیانیان بین بیکەینەوە خزمەتی گوڵەکان بکەین ئاویان بدەین نابێت تێنی بن و ئەو گوڵانێک کە پێویستیان بە ڕۆژە دەبی بیان هینە دەرێ لە بەر ڕۆژیان دابنین و ئەوە کە کاتێک پێویستیان بە ڕۆژێ نەما دەبی بیان بین لە ژوورێ دانین جێگامان هەیە تایبەت بە زەوی ئەم گوڵە. ناکۆچە لاوەکیەکان وەلا بنین و هەوڵ بدەین پێکەوە توانین گرە و لەسەر بەدیهێنان و دەستەڕێنی بە ناوی یەکێک لە ژنە تێکۆشەر و شۆڕژێڕەکانی ئێمە کە ئەویش ناهیدە محەممەد محێدینە. ئەم بەخشی بە ناوی ئەوە ناوناوە چوارڕێیانی ناهیدە سۆفی. ناهیدە سۆفی کەسێکە کە ئێمە ئێستا قەرزی ئەینەوە ئەو قەرزە کە لەسەر شارمانەوە ئەو ژنە تێکۆشەرانەی مێژوو بۆ حەبسەخانی نەقیب و خانزاد و ئێساش ئێمە لە بەردەم حزوری ناهیدە سۆفیا ئەوەسین و ڕێزی لێنین کە ئەم باخشەی بەناوە ئەنین. خۆشحال بووە هەم خەباتی چینایەتی و بە ناهیدە سۆفیا بە سیمبولی خۆپیشاندانەکە بە ڕێکەوت پیرەمێردی شاعیر لە بەردەمی دوکانی حەمە سەعید خەیاتە ئابێت بەکو لە دیوانەکەیان نووسیوێتی ئیتر کەوت دیمە نابینی بۆ شەو شعری نەورۆزە نووسێت. Nada, estamos aquí de la inauguración de la exposición de Jesús Curia. Es un escultor que trabaja con nosotros hace como 20 años. Lo que pasa es que nunca había hecho una exposición individual. Es la primera exposición individual que hace aquí en Madrid. Son esculturas en bronce y en madera. Él ha hecho muchísimas exposiciones, ferias por todas partes del mundo. Y la verdad es que es la primera vez que reúne 32 piezas en una galería. Bueno, pues es una exposición de escultura, bueno, hay piezas completamente nuevas o del último que he hecho y algunas piezas un poco más antiguas que considero que merecen la pena ser expuestas otra vez, ¿no? Y me parecen muy interesantes. Pues trabajo la verdad es que sobre todo trabajo con el extranjero. Esta es la primera vez que en muchos años que hago una exposición en Madrid, la verdad. He hecho sobre todo fuera.